هێز عێراقیەکان پردێکی تری سەربازیان لەسەر ڕووباری دژلات دامەزران بۆ بەستنەوەی هەردوو بەشی لای ڕاست و چەپی موسڵ. فەرماندە سەربازیەکان ناوی ئەم پردەیان ناوە پردی سەرکەوتن. بە تەواوبوونیشی وەک خۆیان دەڵێن دەتوانن گوشاری زیاتر بخەنە سەر تیرۆریستانی داعش لە لای ڕاستی موسڵ. هذا الجسر لرفض وتقديم الإسناد لقطاعات الأمنية خصوصا أنهم مقبلون ئەم پردە ڕێگاکانمان ئاسان و کورتتر دەکاتەوە بە تایبەت بۆ گەیاندنی هاوکاری سەربازی بۆ ئەو ناوچانەی ئێستا شەڕیان تێدایە. پردێکی تری سەربازیشمان دروست کردووە لە خوار و ناحیەی حەمام عەلیل. بەڵام ئەم پردە ڕاستەوخۆ هەردوو بەشی ڕاست و چەپی موسڵ بەیەکەوە دەبەستێتەوە. ڕۆژانە ئەو خێزانەی لای ڕاستی موسڵ ئاوەرە دەبن و ڕوو لە ناوچە ئارامەکان دەکەن زیاد لە 70 کیلۆمتر دەبرن تاوەکو دەگەنە کەمپەکان. بەڵام بە تەواوبوونی ئەو پردە ڕێگاکانیان بۆ کورد دەبێتەوە بۆ گەیشتنیان بە کەمپەکان. هذا الجسر تخفيف عن معاناة النازحين. ئەم پردە دەبێتە بارسوچی بۆ ئاوەرەکان چونکە ئەوان ڕێگاکی زۆریان دەبڕی تا دەگەشتنە کەمپەکان. جگە لەمەش ئەم پردە بۆ ئەمبڵانس و گواستنەوەی بریندارەکانیش ڕێگایەکە زۆر کورتتر دەکاتەوە. هەردوو بەشەکەی لای ڕاست و چەپی شاری موسڵ پێشووتر بە 5 پرد بەسترا بوونەوە. بەڵام تیرۆریستانی داعش لە ترسی پێشڕەوی هێز عێراقیەکان هەر 5 پردەکەیان تەقاندۆتەوە. هێزامنیەکان لە هەوڵی دروستکردنی ئەم پردەن بۆ بەستنەوەی لای ڕاست و چەپی شاری موسڵ. ئەوان دەڵێن بە تەواوبوونی ئەم پردە هەم دەتوانین هاوکاری سەربازی بگەینە لای ڕاستی موسڵ و هەم دەتوانین هاوکاری خۆراکیش بگەینە دانیشتوانەکەی. گەیلان بۆتانی کوردسات نیوز موسڵ.